بەناوی خۆی گەورە میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. شەوی ڕابردوو کۆمەڵێک یاری لە خولەکان ئەنجام دران، خولی ئیسپانی بە تایبەت و خولی ئینگلیزی بە ئەم شەویش ئینتەر میلان، یاریشی دیکەی خولی ئیتالی لە ڕکابەرەکان کە ناپۆلی و ئەتڵەنتا لوتکەی ڕیزبەندی ئیتالیان گردداوە و ئینتەر ئەم شەو بە بردنەوەی دۆخەکە دەباتە دۆخێکی تر و ئاکامێکی تر. لە ئەنجامەکانی شەوی ڕابردوو بردنەوەیکی گەورەی لیڤەرپوڵمان هەبوو بەسەر تۆتنهام، تۆڵەکردنەوەی شکستەکەی وەرزی ڕابردوو ڕووداوە نەخوازراوەکەی وەرزی ڕابردوو کە تێدا لیڤەرپوڵ ڕوبەڕووی دوو کارتی سوور بووەوە، گۆڵێکی 100% بۆ کرا بە گۆڵی ئۆفساید و کەوتنیکی لیڤەرپوڵ و تیپەکەی کڵۆ بوو لەوەی کە لە کۆتاییشا داوای لێبوردنیان کرد و نازناوی پریمەرلیگیان لەدەستدا، بەڵام ئەمجارەیان لیڤەرپوڵ بە سەرکەوتنێکی گەورە لەم یاریگایە هاتە دەرەوە، بە سەرکەوتنێکی گەورە لە یاریگای تۆتنهام یارەکەی بەجێ و ئەنجامێکی گەورەی تۆمار کرد. لەولاوە شکستی مانچستەر یونایتدمان هەیە و یەکسانبوونی چەڵسیمان هەیە و لەگەڵیشیدا بردنەوەی ڕیاڵ مەدریدمان هەیە لە ئیشبیلیە. طبعاً حەز دەکەم قسە لەسەر هەموو بابەتەکان بکەم و حەز دەکەم قسە لەسەر بەشێکی زۆر کەم، بەڵام کۆمەڵێک کاری مرۆیی هەیە، کۆمەڵێ شتی گەورە هەیە کە پێویستەکە لەوەی هەڵوەستەیەکی تایبەتی لەسەرکەی. من وەکو خودی خۆم من هاندەری ڕیاڵ مەدرید نیم، بەڵام خۆتان نەزان من هاندەری کارلۆ ئەنشلۆتیم و ئەو ڕانەرە لە هەر شوێنێ بوو بێ هانی تیپەکەی ماوە. بە دەرلەوە من هیچ خۆشەویستێکم بۆ ڕیاڵ مەدرید نییە، بەڵام هەمیشە قسەیەک هەیە کردومەوەی کەمەوە، ڕیاڵ مەدرید گەورەترین یانەی جیهانە و باشترین یانەی جیهانە. بۆ من باسی تۆپی پێکەی ناگەم لەوەی کە 15 چامپیۆنز لیگ و 16 چامپیۆنز لیگ و چەند خولی ئیسپانی و ئەمەی بردوێتەوە، مە باسێکی ترە لەوەی ڕەنگە ئەوانە کۆمەڵی قسەی لەسەر بێ یا کۆمەڵی نازناوە بێگلەی لەسەر بێ، بەڵام من باسی حاڵەتێکت بۆکەم کە شتێکە تایبەتە بە ڕیاڵ مەدرید. ئەم کارانە لە ڕیاڵ مەدریدەوە شێتەوانێ. من پێشتر بینیمە لە ناو سانتیاگۆ بەرنابیوە ئالیساندرۆ دلپێرۆیکی ئیتالی لە تۆرینۆکە و ئەمەی کە بە چاوی خۆم بینیمە، هەموو هاندەری سانتیاگۆ بەرنابێ بۆی هەستایە سەر پێ بە چەپڵە ماڵاوی لە دلپێرۆ کرد لە ناو یاریگای بەرنابیۆ. من بینیمە بە چاوی خۆم ڕۆناڵدینۆ کە یاریزانی ڕکابەرە لە مێژینەیەکەی ڕیاڵ مەدریدە کە بەرشەلۆنەیە، پاژەوەی دوو گۆڵی لە ڕیاڵ مەدرید کردووە، بە چاوی خۆم بینیمە کاتێک کە دانی شێندێ هەموو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ هەڵدەستێتەوە بۆ یاریزانە چەپڵەی بۆ لێە. ئەم ڕووداوانە بینیەوە، بەڵێ لە کۆمەڵی یاریگای تری شەهان، بەڵام لەوە تایبەتتر لەوە تایبەتمەندتر چی بوو؟ دوێنێ خیسۆس ناڤاس بەهۆی پێکانی ئەژنۆیەوانێ بۆ یەو ئازاری لە ئەژنۆیدا بڕیاریدا لە ناوەڕاستی وەرزەکەی واز لە یاریکردن بێنێ. یاری پێشوو لە ناو ئیشبیلیە لە نێو یاریگای ڕامۆن سانشێز پێس خوان ماڵاوی لە هەندەرانی ئیشبیلیە کرد. ئەم شەو لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ ڕیاڵ مەدرید کە تەکریمی ڤینیسیۆس کرا بۆەوەی کە ئەم یاریزانە براوەی زەبێز بوو، ڕیاڵ مەدرید درێسێکی یا بە ناڤاس ئیمزای هەموو یاریزانەکانی ڕیاڵ مەدریدی لەسەر بووی پێگاتەکە و پێشکەشی کردی وەکو دیارەک بۆ وازێنانی. پێشەوە یارەکە دەست پێ بکە سەرڕاوی ڕیاڵ مەدرید بۆنەیەکی خۆی هەبوو، بەڵام هەموو یاریزانەکانی بەڕیز ڕاگرت ماڵاوایی لە خیسۆس ناڤاس بکەن بۆ کاروانەوەرچی دیایناوە. و دوای یاریەکە هەموو یاریزانەکان و بە کارلۆ ئەنشلۆتی شەواتۆتە ناوەڕاستی یاریگا بۆ ماڵاواییکردنی تایبەتی لە خیسۆس ناڤاس. ئەمانە کۆمەڵێ هەڵوێستن ئەبێت تۆ لە کاتی خۆیان قسەی لەسەرکەی. ئەمە هەڵوێستێکی مرۆڤایەتیە، هەڵوێستێکە ڕێزگرتنێکە لە مێژووی یاریزانە. یعنی ناڤاس خۆی وەکو یاریگای ڕامۆن سانشێز پیسخوان بە گریانەوە ماڵای لە یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ، هەموو هاندەری سانتیاگۆ بەرنابیۆ ماڵاوایان لەو یاریزانە نەکرد. ئەمانە کۆمەڵێ تایبەتمەندین بەدەر لە وەرزش، بەدەر لە ڕاضە، بەدەر لە تۆپێن لەوەی کەم گۆڵە چۆن کراوە چۆن نەکرام حاڵەتە تاحکیمیەتی بۆم حاڵەکەدا نە. بۆ ئێمە تێگەیشتین وەرزش ڕێزگرتنە، وەرزش سەلامەتیە، وەرزش خۆشویستنە. ڕیاڵ مەدرید ئەمشەو بۆ خیسۆس ناڤاس هەموو ئەمانەی جێبەجێ کرد. بۆیە لای من کارێکی زۆر لە بردنەوەکە گەورەتر بوو لای من کە لە توانی بە 4 گۆڵ لە ئیشبیل لێ بەرێتەوە، ئەوەندە کارێکی گەورەیان بۆ خیسۆس ناڤاس کرد کە من
ڕەنگە یاریزانی تریش لە یاریگای تراوازیە نابێ بەڵام ڕەنگە لە یادم نەبێ بەڵام ئەم شۆ بە تایبەت بۆی ناواز دانیشتم نازام لەوە چێ بۆ یاریزانی تریش کە لە تیپی بەرامبەرە لەوە چێ بەرشلۆنە ژەمەی بۆ یاریزانە کرد بێت لەوە چێ مانچستەر یونایتیدی ژەمەی بۆ یاریزانە کرد بێت لەوە چێ لیڤەریش کردی بێتی بەس لە یادم نییە بەڵام من ئەوەی دوێنێ شەوی ڕیال مەدرید بەڕاستی شتێکی زۆر زۆر تایبەت بوو و شتێکی زۆر زۆر ناوازە بوو ئەمە وا دەکات کە پێو بوترێتۆ باشترینیانی گیانی ئەجا دەچمە سەردۆ خیارەکان لە بەرەوە خاڵا بۆ حەزم کرد قسەیەکی لەسەر بکەم شەوی ڕابردوو ئارنی سلۆت دوایی ئەمەوە سەر ڕیال مەدرید بەڵام جارێ مێ بچمە سەر پریمەر لیگ ئارنی سلۆت بە هەمان شێوە پلانی 4-2-3-1 یاری کردوانێ ئەگەر ئێوەی هاوڕێیان ئەوەی کە بەردەوام بینەری بەرنامەی شیکاری وەرشی بووە لە وەرزی ڕابردوو لە مانگینۆ من وتم لیڤەرپوڵێکی بەهێز لە ڕێ وتم چەڵسێکی بەهێز لە ڕێ و باسیشمان لەوە کرد پلانی یاریکردنی 4-2-3-1 بۆ لیڤەرپوڵ گونجاوترین پلانە بەڵام کلۆب بە پلانی 4-3-3 یاری کرد هەنێ یاری کە پەچی دەکەوت دەچوە سەر 4-2-3-1 بەڵام کلۆب ڕایەنەرێکی پێداگیر بوو لەوەی کە بەو شێوازی کە خۆیەوە یاریەکان بێتەوە ناوێت بە 4-2-3 یاری بێتەوە ئەو برنەوەی بە پلانی 4-3-3 پێداگیر بوو لەم ئەمە کۆمەڵە ئێستا ئارنی سلۆت هاتووە پێشتر باسی سلۆتم بۆ کردوون و باسی ئەو گۆڕانکاریانم بۆ کردوون کە لە تیپەکەیا کردوێتی خۆیمە وەرزی ڕابردوو بەڵێ کلۆب تیپێکی ڕکابەری بۆ سلۆت بەجێشتووە بەڵام خۆ گرافنبەرگ وەرزی ڕابردووە لە بەردەم کلۆپا بوو خۆ ماکەلیستەری هەر لە بەردەما بوو خۆ سۆبۆسلای هەر لە بەردەما بوو خۆ گاکپە و دیاز و سەلاحی هەر لە بەردەما بوو خۆ ڕۆبەرتسۆن و کۆناتی و ڤاندایک و ئارنۆڵدی هەر لە بەردەما بوو خۆلیسۆنی هەر لە بەردەما بوو کەواتە هەمان پێگاتەیە هاتۆتەوە بەردەستی سلۆت بەڵام گۆڕانکاریەکان چییە کە من ئەمەوێ بۆ ئەمڕۆ لە 3 خاڵدا گۆڕانکاریەکانی سلۆت باسکەم 3 خاڵ خاڵی یەکەم کە بێسرین خاڵی ئەم تیپەیە شێوازی گیگمپرێسی ئەڵمانی بە تەواوی بەسەرم تیپەیە زاڵە کاتێک تۆپت لایە لە نیویاریگای تیپی ڕکابەری ئەمان هەوڵ دەدەن تۆپەکە و لێوەرگرن یتە ناوەند یاریگا ئەوان هەر هەوڵی تۆپ وەرگرتنێن یێتە دواوە ئەوان هەر هەوڵی تۆپ وەرگرتنێن ئەمە ژواکەم فشارە بەردەوامەی لیڤەرپوڵ وا بکات تۆتنام باسانی 3 گۆڵی لەسەر تۆمار بکە بۆ لەبەرەوەی لیڤەرپوڵ هەمیشە تەرکیزی لایەوەی تۆپەکە وەرگێتەوە ئیتر تۆبە ڕاتەوە سەریەتەوەم سەر یاریزانێ بۆ شەبێ گۆڵ تۆمارەکری ئەمانە ئاساین حاڵەتی ئاساین بۆ لەبەرێم تیپە فشارەکە بۆی کە تۆپەکەت لێ وەرگێ لە ئەنجامی ئەم فشارەوە کۆمەڵە فراغا لەوەی گۆڵی لەسەر تۆمار بکرێ ئەمە وەکو شێواز یاریکردنەکە کە پلانی 4-2-3 و هەمیشە تۆپ وەرگرتنەوە خاڵێکی بەهێز لەم تیپەدا یاریکردنی سۆبۆسلایە یاخود یاریکردنی کۆرتیس جۆنسە لە هەنێ یاریە یا هەر یاریزانێکی دیکە لە پشتی هێرش بەرەوە کەواتە تۆ لێرەدا پلەیمیکەرێ لە لیڤەرپوڵا بوونی هەیە ڕاستە پلەیمیکەرێکی سابت نییە بەڵام ئێمە دەتوانین پێ بڵین ژمارە دەیەک هەیە کە تەطبیقی ژمارە نۆشەکەوەی بێلینگهام پار لە ڕیال مەدریدا کردی ئەگەر بزانن پار بێلینگام لە ڕیال مەدریدا کردی ئەگەر هەر بزانن ڕیال مەدرید پار ڕۆدریگۆ ڤینیسیۆس و بێلینگامی خستە یەک تاکەوە لە یاری کلاسیکۆکەیە کلاسیکۆی سوپەرەکاڵێ ئێستا لیڤەرپوڵە ماکە گاکپۆ و دیاس لێک باڵەوە یاریەکەن زۆری ژاسای سۆبۆسلای ژێ بۆ هاوکاریان تەنها سەلاح لێو سەرەوە مێنێتەوانێ ئەم گۆڕانکاری شوێنکردنی یاریزان و هێشتنەوەی جۆتا لە ئەجوای یاری و هێشتنەوەی نونێز لە ئەجوای یاری سلۆت وای کردووە کە لیڤەرپوڵێکی سامناک ببین یعنی سەیریکە هیچ تیپێک لە وەرزی ئەم ساڵە هێندەی لیڤەرپوڵ تۆقێنەر نییە هێندەی لیڤەرپوڵ سامناک نییە کەیت بوێ لە چ خولەکێکت بێ گۆڵ لەسەر تۆمارەکە یاری تۆتنام بە نمونە وەرگرە ئەوە جگەلەوەی لە سەرەتا کۆمەڵی هەڵیان بە تۆتنام کرد لە ئەنجامیەوە فشارەوانێ بەڵام هەلەکان لە دەست درا لەلایەن محەممەد سەڵاحەوە بەڵام سەیری گۆڵی یەکەم کە ئارنۆڵ چۆنم تۆپە هەڵدەدا بۆ دیاز و دیاز ئەم دەرچوونەکە بۆی کە گۆڵ تۆمار کرد ماکەلیستەر هاتووە لەکوێ لێدانی سەر لێیا گۆڵ تۆمارەکە ئەو هێرشالگەڕاوە منەظەمەی کردیان سۆبەسڵای تۆپ دەداتە سەلاح لەم لاوە گاکپە و دیاز هەردوو لا ڕایان کردووە نەهاتووە یعنی ئەم تیپە سەیری چۆن ڕایانداوە کاتێ سەلاح تۆپەکەی لە قاچایە بەرەو ڕووی گۆڵە ڕوا یەک بژاردەی نییەم تۆپە ئیلابیا بە گاکپە و دیاز یەکسەر سۆبۆسڵای بە عەکسی تیجە یەتەوە لای ڕاست بەشکە سەلاح دوو بژاردەی هەبێ ئەو کاتە سەلاح لەوەیە خاوەنی 3 بژاردێ یەکەمە توانێت تۆپ لێدا بۆ گۆڵ
کامە کارێکی خراپە گەر بیکە. دووەمە توانێم تۆپە بداتە دیاز و گاکپۆ لەبەری لەو باڵەوە دەرچوون. سێم اختیاریش تۆم تۆپە بێ بۆ سۆبۆسڵای. ئەنی ئەگەر دیقەتی یاریزانەکانی تۆتنهام بەنکانگا وەڵەگرن، یاریزانەکانی تۆتنهام بۆ اختیاری شوت و بۆ اختیاری گاکپۆ و دیاز خۆیان ئامادە کردو، بەس بۆ اختیاری سۆبۆسڵای خۆیان ئامادە نەکردو. بژاردە باشەکە لێرە چییە؟ ئەم تۆپە دەدەیتە سۆبۆسڵای گۆڵی سێمی پێتۆمار کردەوە. گۆڵی چوارەم بامان شێو لە هێرشێک و کەوت نەخوارەوە گۆڵی لێ تۆمار کرا. گۆڵی پێنجەم بە عینە شێو. گۆڵی شەشەم بە نمونە تاوان باسی گۆڵەکانم بۆ کردن ئاسایان فشارکردنی لیڤەرپوڵ گۆڵی لەسەر تۆمار کرێ بە ئاسانی. سیرکەن گۆڵی شەشەم دیاز تۆپەکە لە ناوەندی یاریگا وەرەگرێ. باشە؟ یەت ئەم تۆپە دەداتە دیۆگۆ جۆتا کە دیۆگۆ جۆتا یەتەوە باڵەکە هاوتم یاریکردنی یاریزان لەسەر یەخەت خۆی جۆتا واتە ناوە هێرشبەری سەرڕم بێ دیاز لە بەڵام نە دیاز و جۆتا لە یەک هێڵ یاریان کرد. جۆتا دیاز تۆپەکەی دایە جۆتا تۆپەکەی وەرگرت یاریزانی ژمارە دەمان هەیە بۆ سڵۆت احتیمادی کردوتە سەر یاریزانی ژمارە دە هەم نوێیەکی وەهمیە هەم ژمارە دێ سۆبۆسڵای تۆپەکە ئاڕاستی سۆبۆسڵایەکە یەکسەر ڕاستەوخۆ دیاز سوڕانێگەکە دەچێتەوە نێو دوای تۆپەکەیەکەوێت چێتەوە نێو مەعمەعەکە ینی دیقەتی ئەم حاڵەتانە بەنەم ئەم لایەنە تەکنیکیانە بۆ گۆڵکردن کە ئێستا لە کۆتایەکە یا قسەیەکەکەم دیاز ڕاستەوخۆ دوای تۆپەکەی لەگەڵ سۆبۆسڵای تۆپەکە ڕاستی محەممەد سەلاحەکە پێشترم تیپە ڕانانی کردو لەسەرەوەی چۆن خۆتزیینەوە بکەن لەبەری بۆچی یاریزان لەسەر یەکگەڵ یاریەکە بۆ سنسە لەبەری بتوانن بۆشایی دروستکەن فراغ من بویتر تۆپەکە بە سەلاح بە دوو لە مس قاچی ڕاست تۆپەکە وەرەگرێ قاچی چەبێک سەر تۆپەکە لایە بۆ دیاز گۆڵی شەشەمی لێ تۆمارەکرێ. هەلدروستکردنی گۆڵ ئەمانە هەلدروستکردنی گۆڵن ئەمە پێی دەوترێت هەلدروستکردنی گۆڵ سیستمێکە داڕێژاو لەلایەنی تاکتیکیەوە بەڵێ دەزاین تیپی دیکەش هەیە هەلی گۆڵ تۆمارکردن دروستەکە ئەمە هەلدروستکردن نییە یاریزانێ بە ڕاکردن ڕابکات لەو سەروانەی بێتە ناو مەنتیقەی جەزا و خۆی بخشێنێ بۆ تۆپێ بڵێ فەوتانی نە ئەوە هەلدروستکردن نیە ئەمە هەلدروستکردن ئەوەیە کە سێری مباپێ و ڤالڤێردیکەن لەو دوو لێدانی کە لێیان بۆ گۆڵ بزانە یاریزانەکان چ فەراغێکیان دروست کردووە لەو ناوچەیە چەند بە ئیسلاحەت مباپی و ڤالڤێردی تۆپەکە لێ ناڕاستەی گۆڵێکن ئەمە بۆ لەبەری پێشتر ئیشی بۆ کرا یاریزانەکانی دیکاریەکە وەرکی خۆی جێبەجێکا و کاتە فەراغەکە بۆ مەمێنێتەوە کە گۆڵەکەی تۆمارکە بۆیە براڤۆ سڵۆت لەوەی کە توانی ئەم لیڤەرە جوانە زۆر بە زووی بخەیتە سەرسکە و توانیتی پێشی بێز دروستکەی لەسەر باسکردنی محەممەد سەلاحیش وابزانم من جیاوازم لە هەمووان منە و کەسم ینی 5 ساڵی هەمیشە ئاماژەم بۆ کردو وتومە لە 5 ساڵی ڕابردووە لەسەر ئاستی تاک میسی و ڕۆناڵدۆ بەقەی محەممەد سەلاح باش نەبوون بەڵام کێشەی ئەم کوڕە ئەوەیە عەرەبە و موسڵمانە بۆیە وەکو پێویست ڕێزیلێنەگنا لە ئینگلتەراشە لە مانچستەر یونایتد یاری کردای عەلام زیاتر پشتێگر وەک لەوەی لە لیڤەرپوڵ و لەناو سکاوسەکانە بووە ئەینا لە 5 ساڵی ڕابردوو بە ئاستی فەرد وەکو تاک وەکو ئەکتیڤی وەکو ڕۆڵبینین ئەوە دیقەت بن لیڤەرپوڵ هەتا تۆپی نەچێتە لای سەلاح حەوانەیە ینی زۆر بە دەگمەن کلیلی گۆڵکردن لە ئەوانی دیکە دەکرێتەوە ڕاستە شەوی ڕابردوو دیاز گۆڵی کردو و سۆبۆسڵایش گۆڵ بەڵام مەترسیەکان زیاتر لای سەلاحەوە نێو بیدایەتی یارەکە کە ببینن دەخولێکی 15 خولێکی سەرەتا چەند هەل نزیکن لەوەی گۆڵ تۆمار بکەن ئەنی هەر خۆی سەلاح لە 3 هەلا نزیکە لەوەی گۆڵ تۆمار بکە کە هیچیان ستونی گۆڵەکە منزومەی لیڤەرپوڵ منزومەیەکی زۆر باشە بەڵام تۆ کاتەوێ ئاستی تاک دەرکەی بەڵێ ئەنجە من ناوی سەلاح دێن مانچستەر یونایتد و ڕۆبن ئەمۆریم کۆمەڵی هاوڕێی ئەزیزی مانچستەر یونایتد کاک محەممەد باش نەبوو مانچستەر یونایتد ئەمۆریمی لە هاوینی داهاتوو بێنە من پێشترم خاڵم بۆ ڕوون کردوونەتەوە پێویست ناکا بچمەوە سەری ئەمۆریم پێویستی بە گونجاندنە لە کەشوهەوای پریمەر لیگ بزانێ دۆخی ئەم خولە چییە بزانێ یانەکانی ئەم خولە چین ئەکرا تینهاک بمایە یا ڤانی سەرڕۆی لەو شوێنە بمایە ئەنجامی زۆر باشتریان بێنە بەڵام تۆ ئەگەر هەر پلانی هێنانی ئەمۆریمە هەیە ناکرێتەوە ساڵی داهاتوو ئەمۆریم بێنی ئەنجا بزانێ ئەژوایی ئینگلتەرا چییە و چۆنە و یانەکانی چۆنن ئەنجە دانیشێ مەرکات و زستان و تۆ ساڵێ دواکەوی نە یەم قوربانیەکەیە تەسحێکە بە وەرز یەم ساڵی مانچستەر یونایتد دێم زۆر ئاسایە مانچستەر یونایتد بەشداری هیچ پاڵەوانێت یەک ناکە ئەم ساڵ تەنها ئەمۆریم بێ پاکتاوی ئەم یاریزانانە بکە ئەم پێگاتێ بکە بزانێت چەند یاریزانی لێ هەڵدەبژێرێ بۆی کە وەرزی داهاتوو لە ململانێ و ڕکابەرەکانە بیەڵێتوانێ
وە لە کەشوهەوای پریمەرلیگیش تاو شارەزابێ ساڵی داهاتوو بزانین ئەم ئەمۆریمەی هێناومانە چی لە هەک بەدا نەک دەرفەتی ئیشکردنەکەی بین بە ساڵ نە ئەبێ ئەم ساڵ بێ میشەکە بۆیە من هەرم قسەم هەیە لەسەر مانچستەر یونایتد دووە پێم وایە کاری مانچستەر یونایتد کارێکی ڕاستە ئەمۆریم چەند یاری بدۆڕێنێ دۆخێکی ئاساییە لەبەرەوەی بۆ تۆ ساڵی داهاتووت بیانوت پێ ساڵی داهاتوو کە مێرکاتۆی هاوینە کۆتاییات کە مانچستەر یونایتد هاو بەشداری خولی کرد ئەو کاتە کە مانچستەر یونایتد دۆڕا بیانومان پێ نییە بڵین لەگەڵ کەشوهای پریمەرلیگا نەگونجاوە بیانومان پێ نییە بڵین وەڵا ئەمۆریم تۆ نازانیانەکانی ئینگلتەرا چۆن مامەڵاکەن و چۆنێن و چۆنە ڕۆن ئەم بیانۆشمانە ڕوا وەجگە لەو شتیپەکەش خۆ بە دڵی خۆ مێرکاتۆ کرد و دوو مێرکاتۆ لە بەردەما هەم مێرکاتۆی زستانە و لە بەردەما هەم مێرکاتۆی هاوینە و لە بەردەما لەبەرەوە من وەکو سیستمی کارجێڕی پێتەڵێم مانچستەر یونایتد کارێکی ڕاستی کرد کە ئەمۆریمی لێرە هێنا بەشکە هیچ بیانوێکی پێ نەبێ بۆ ساڵی داهاتوو لەسەر چێلسی دۆخێکی زۆر ئاساییە هاوڕێجان یعنی با چاک بزانن چێلسی ئامانجی گەشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو هیچی دیکە لە ئارەی ئێڤەرتۆن یاریی باشی کردووە هەوڵی داوە هەلی گۆڵ تۆمارکردنی دروست کردو بەڵام تیپەکە گۆڵی تۆمار نەکردو دۆخێکی زۆر ئاساییە و ئەنجامی یەکسانبوونی چێلسیش پاش زنجیری یەکسەرکەوتن دۆخێکی زۆر ئاسایە بە تایبەتی ئێڤەرتۆن کام ساڵ بەرگریەکی چڕ دەکاوکو بینیشتان یاری پێشوش لەگەڵ ئارسناڵ کۆتاییات ئەمە تەمۆحی ئەم ساڵی چێلسیە پێویست ناکات تۆ دانیشی یەکسانبوونێ بکەی بە عیبە لەسەر تیپەکەی مارەسکان نە چێلسی تەنها لە چوار پلەکەی پێشەوەی ڕیزمەندی پریمەرلیگ بێ لە وەرزی ئەم ساڵە وەکوایە نازناوەکەی بەرز کرد بێت ئەمە بابەتەکانی ئینگلتەرا بوو کە حەزم کرد قسەی لەسەرکەم زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان دوای دەچمە سەر ڕیال مەدریت کاگرێبینەڵێ ڕیال مەدریت داتۆتە ئاسی خۆێسە باسیەکەم کاکشیوانەڵێ وەکەن شلۆتی وتی قۆناغی لێک تێگەشتن کۆتاییات اینجا سەری مباپی و تۆڕەکان بەژێنێ کاک حەسەنەڵێ ئەو لێدانی دەرەوەی هێڵی سزا کاری لەسەرکراوە و ڕانانی لەسەرکراوە هەموو گۆڵێکە تۆمارەکرێ بەبێ ڕانان نابێت تۆ پێشتر یاریزان ناتوانێت سەر بەخۆ لە یاریدا بە دڵی خۆی لێدام کا بۆ گۆڵ ئیلا بێ پێشتر ڕانانی لەسەرکرابێ ئەوە وەکو تیمی هونەری چونکەەوە بەس کارلۆن شڵۆتی نیە ئەوە دەبێت بزانن ڕاهێنەرێک کە ڕانەراتی تیپیەکە بەس خۆی نییە ڕانەری تۆپەوەستاوەکان هەیە یاریدەدەری ڕانەر هەیە ڕانەری توانای جەستەیی هەیە ڕانەری لیاقە بەدەنی لەوەی کە تۆ جوڵەکانت چۆنە لە یاریگادا خولەکی 15 بێت چۆن خولەکی 20 تواناو چۆن بێ چاودێریکردن لە پشتەوە هەیە ڕاوێژکارەکان کە تۆ دەڵی بۆ ئەڵێ ستافەکەم لەبەری ستافێکی گەوری لەگەڵای تەنها ڕانەر نییە ئێمە بەزڵین کارلۆن شیلۆتی کاگنەبی دەڵێت چی دێ بۆ و تەکتیکەی سڵۆت کە دوو ێرشبەری ناوبۆکسیە بوو ئەوە ئەو فەراغەیە کە تۆتنهامەیە تۆتنام دوو دڵە بەرگریەکەی یاری نەکرد بۆیە تۆ باشترین شت چییە بێ ئەم بەرگریکارانەی کە ئەزمونیان کەمە ڕایان کێشیتە دەرەوانێ ئەگەر تۆ دانیشی نونێز یاری پێ بکەیت نونێز ئەو کاتە چێتە ناو بۆکسەوە واکە بەرگریکارەکان زیاتر بچنە دو ئەو کاتە تۆ حلولی چی وێ لێدانەکانی دەرەوەی ناوچەی سزا لە دەرەوەی ناوچەی سزاش تۆ کێوەیە پاپاسار و بیسۆماوەیە بۆ باشترین حەل چییە؟ باشترین حەلەوەی بە یاریکردن یاریزانەکان ڕاکێشیتە دەرەوانێ کاتێ دەگەڕێنەوە ناوە تووشی شڵەژانە بن ئەمە شێوازێکی یاریکردنی تایبەتمەندە تۆ بە پێی پلانی تیپی ڕکابەر تۆ دانیشێن پلانە داڕژی کاکەیوان ئەڵێ مباپێڵی شەرمیشکاوە دەیە بگەڕێتەوە ئاسی جارانی سەرەتای وەرز زۆر خراپ بوو من پێنجی 12 پاش لێدانە سزاکەی بلباو کە فەوتانی لێدانە سزاکەی بلباو زۆر با نەڵێم یەک و دووسێ زۆر بە هاندەری ڕیال مەدریدیشەوە گاڵتەیان بۆ مباپێ کرد بچێتەوە بۆ پاریس من ڕاستەوخۆ هاتمەم پۆستم کرد لە ئاکاونتەکەم کە ئێسش لە ئاکاونتەکەمان ماوەتوانێ تومە تۆ دێی گاڵتە بە مباپەیەکەی کە سێ لێدانی سزای لە یاری کۆتایی مۆندیالە بەرامبەر بە باشترین گۆڵچی لە ڕێگەی لێدانە یەکلاکەلەوەکان کە دەیجێڕێتەوە ئیمیلیانۆ مارتینێز کردووەتە گۆڵەوە تۆ دێی گاڵتە بە مباپەیەکی لە لێدانی سزایە ئەزیزەکەم بۆ مباپی ئەبێت تێبگەیت تۆم خوێندنەوەی دروستکەی لای خۆت واز لە ڕقوشینە بێنە ئەم خوێندنەوەی دروستکە مباپێ هاتۆتە تیپێکەوانێ ئەم تیپە پاڵەوانی چامپیۆنز لیگ و لیگێ یعنی پێش ئەوەی مباپێش بێ ئەم تیپە بەو نازناوانە گەیشتو کە خۆی بیسوێتی ئەگەر جاران مباپی بەهاتایەتە ڕیال مەدرید وەکوی کریستیانۆ رۆناڵدۆ ساڵی 2009 کە بۆی هاو بە بیانووی ڕیال مەدرید بگەڕێتەوە سەرسەکۆی بردنەوەی نازناوەکان و چامپیۆنز لیگ بێرێتەوە هاتن کارێکیان کرد بۆیە ئاسایی بۆ ڕۆناڵدۆ کە بە چ دۆخێکا تێپەڕێ بەڵام ئێستا مباپی هاتۆتە دۆخێکەوانێ ئەبێ ئەو خۆی لەگەڵ ڕیال مەدریددا بگونجێنێ
ئەبێ ئەو بێت خۆی بکا بە قوربانی درێسی ڕیال مەدرید و خۆی بکا بە قوربانی بە خۆی بدا لە پێناوی لەگەڵ درێسی ڕیال مەدرید و بە درێسی ڕیال مەدرید و بۆ گۆڵی ڕیال مەدرید بجەنگێ. بۆیە ئەمە کاتێک تۆ یاریزانێکی پلە باڵای و لیڤڵێکی بەرزای و لە ئاسێکی زۆر زۆر بەرزای دیتە ئەم تیپەوانەیە و دەتەوێت لەگەڵ ئەم تیپایە خۆ بگونجێنی کە کۆمەڵە یاریزانی تیا بوون پێشتۆ ناویان هەر نەبوو ئێستا بوون بە ئەستێرە. کاتێک مپاپێ مۆندیالی 2010 بردەوانێ ڤینیسیۆس جۆنیۆر و بێلێنگام و ڕۆدریگۆ ئەمانە وجودیان هەر نەبوو. بێلێنگام براوی مپاپێ براوی مۆندیال بوو. بۆیە کاتێک تۆ لە ساڵی 2024 یەیتە ئەم تیپە و سەیرەکە ئەمانە ئەستێرن ئەمە سترێسێکت بۆ دروستەکە و پێویستی بە خۆ گونجانەوەکو کارلۆ ئەنشلۆتی ژووتی من بۆ گونجاندنی مپاپێ دایمەوە پێوتون مانگی سێ لەسەر ئەنشلۆتی حساب بکەن ئەگەر نەگونجا ئەو کەواتە ئەنشلۆتی کابرایەکی خراپ. لەبەرێ من پێم وتون هێنانی مپاپێ پەیوەندی بۆیە کە ئەنشلۆتی لەگەڵ ئەم تیپەیە بیان گونجێنێ کە منە و ڕانەرانی بتوان ڕاستە خۆ یاریزان لەگەڵ پێگاتەیە بگونجێنن. یاریزان هەیە 100 میلیۆن و 200 میلیۆنی پێیرێت تا ئێستش لەسەر کورسیە دەگە. بۆ گونجاندن کەم ڕانەر هەیە کە توانە و تاقی ئەنشلۆتی تیابێ. کاگاکۆڵێ لە حاڵەتی بردنەوەی پریمەرلیگ لەلایەن سڵۆتەوە بێتەمای نیگەرانی بۆ ئارتێتا و گواردیۆلا هەرچەندە لیڤەرپوڵ ماوەی چەندین ساڵە شێبرشێ دەکات بەڵام ڕانەرێکی هۆڵەندی بێزمون لە دەرەوەی هۆڵەندا نا ئەزمونێکی باشیە. سۆبۆسلای لە یاریەکان لە هەموو یاریزانەکان بە ڕۆحیەترە ئەتوانین بڵین لیڤەر نازناوی پریمەرلیگی ئەم ساڵی مسۆگەرە. کاگیواڵێت چەلسی بۆ بەرامبەر بوو هۆکارێکی کاک محەمول نا هیچ لە خۆبایبوون نیە دۆخێکی زۆر زۆر ئاسایە ڤەرتۆنتی پێشی بێز بوو چەلسی ئامانجی گەشتنە بە چامپیۆنزیی وەرزی داات و کاک هیوا هیچ بەرپرسیارەتێک لەسەر چەلسی نیە لەم بەرامبەر بوونە. کاک محەممەد دەڵێ هەمویان دەیانون با پێ خراپە هۆڵی لە ژدوانی سەرچاوە سلااو لەبێ کاک محەممە و شتی حەق دەڵێت گرنگ نییە ئێمە لای بینێت لە ئەنگری چی بێکین بەڕاستی منە خۆم شانازیت پێوەکەم من سوپاس دەکەم. باشترین یاریزانی ئەو ساڵ نییە وڵا باشترین یاریزانی ئەم ساڵ بەتەکید محەممەد سەڵاح لەوەی کە وەکو ئاسی تاک پێشکەشەکان باسم لە نازناو حاڵەتەکان نییە. میلان سەردەکەی بۆ چامپیۆنزیک بەخوا دیار نییە بۆ میلان سەردەکەی بۆ چامپیۆنزلیگیانە و دۆخەکەش زۆر زۆر قورسە. کاگاراس هەڵێ باسی گەورەیان شکوور کاکە باسکردنی گەورەیان شڵۆتی پێویست ناکا باسیکی. ئەزانی چۆنە خۆی شت گرنگ نییە لەوەی کە بینی تۆ بەی باسیکی گرنگ لەوەیە کە تۆ پێشوەختە متمانە دەبێت. ئێوە بیرتانە مانگی دە کە یاری کلاسیکۆ تاوا بوو 4 گۆڵ کرا ئەنشیلۆتیەوە من لەخوا بەزار بەشتەکان هەمووی بەڵگەیەوە هەیە هەر لە ستۆرەکەدا وتم مانگی 5 ئێمە و ئێوە سەلامێک بۆ لەبەرەی من ئەمزانم تیپە یعنی هەوڵی دروستبوونەوە و ڕێخستنەوەە. ئەزانم هەوڵی گونجاندنی یاریزانێکە کە لە لووتکەی ئاستیواتوە تۆسێ قورسە لەگەڵم پێگاتە یەکسەر خۆی بگونجێنێ. بۆیە ئەوە دەبینن ئێستا دۆخەکە چییە؟ نەکەس باسی ڕاضاکە نەکەس دەنگی ماوە نەکەس بێدەنگێکی زۆر سام ناکە. بەرحاڵ ڕیال مەدرید و ئیشبیلیا یاری شەوی ڕابردوو یاریکی زۆر زۆر تایبەت بۆ ڕیال مەدرید یاریەکە من پێم وتن یاری ڕایۆ ڤالیکانۆ قوربانیەکە بۆی ڕیال مەدرید ئەم نازناوە بێتەوە چونکە ڕیال مەدرید لە مانگی 12 ئامانجی 2 یاری بوو بردنەوە لە ئەتڵەنتا لە چامپیۆنز لیگ و دەستەبەرکردنی نازناوی ئینتەرکۆنتینێنتاڵەکە کە جامیکی شوێرەکان دەکات هەردوو ئامانجەکەی پێکە هەموو مانگی 12 کۆتایی 2024 و لە کۆتاییشە ئەو ڕیال مەدریدەی کە پێی دەوترێخە ئەو ڕیال مەدریدەی کە ئەو دانیشن قسەی لەسەرەکان 5 نازناوی لە ساڵی 2024 بردەوە. ئەمانە هەمووی تایبەتمەندیەکە بۆم تیپە و تایبەتمەندیەکە بۆ ڕانەرەکە و یاریزانەکانی واتە لە مانگی 12 ڕیال مەدرید دوو ئامانجە گەورەکەی پێگا هاو بە ئاسوودەیی بۆ یاری ئیشبیلی ئامادە بوو هیچ مەترسیەکت لەسەر نییە ڕکابەری خولی ئیسپانیە تۆ خاڵ لە دەستەی بەرشلۆنە لە دەستی ئەتلێتیکۆ لە دەستیا بەم شێوەر بەردەوامە بیت لە کۆتاییەکانتان هەلەکەتان باشتر قۆستەوەیان نا لە خولەکی یەک یاری دەستی پێکرد ڕیال مەدرید هێرشی دەست پێکرد بۆ سەر ئیشبیلیا تا خولەکینەوە ئیشبیلیا باین میونخ نییە من لە تۆی بکەم بە تیارە ئیشبیلیا لیڤەرپوڵ نییە من لێتی بکەم بە تیارە بەڵێ ێزانم ڕیال مەدرید یاری لیڤەرپوڵ خراپ بوو بەڵێ ێزانم یاری ئەتڵەنتا ڕیال مەدرید تەنها بۆ بردنەوە بەرامبەر ئەتڵەنتا یاری کردو نەویست یاریکە من باسی ئەو دۆخەو بۆکەم کە ڕیال مەدرید لە مانگی 12 دوو ئامانج بردنەوە لە ئەتڵەنتا لە چامپیۆنز لیگ و دەستەبەرکردنی جامی کشوەرەکان دوایە مە ڕیال مەدرید اینجا لە دۆخێکی ئارامە ئێستا سەریکە ئێستا شتی پێچەوانەی شیکارەکان چی لەکەین ئەیگۆڕین لە چی لەگەڵ دۆخەکە ئەیگۆڕین چۆن
ئێستا ڕیال مەدرید ئیجبارە بەوەی کە یاری گەورە پێشکەش بکە. ئێستا ڕیال مەدرید کە ساڵی نوێ دەستی پێکردەوانێ ئیجبارە بەوەی کە ئامانجی گەورەی هەبێ. بەڵێ ڕیال مەدرید نوقسانیە، بەڵام هەمووتی پێ نوقسانیە، هەر ڕیال مەدرید بێ نوقسانی نییە. بەڵێ ڕیال مەدرید کارفاخاڵی ئیسابەیە کە بەرگریکاری باڵی ڕاستە گەورەترین کێشەیە بۆ ڕیال مەدرید. بەڵێ ڕیال مەدرید میلیتاوی تووشی ڕیبات سەڵی بۆتەوانێت گەورەترین کێشەیە بۆ ڕیال مەدرید. بەڵێ ڕیال مەدرید ئالابای دوای ساڵە دابرا نەگەڕێتەوانێت کە ئەمەش کێشەیە تاوەی لەگەڵ پێگاتەکەی یاگونجێتەوە. ئەمانە دەوری نییە. تۆ ناوت چیە؟ تۆ ناوت ڕیال مەدریدە. تۆ چیت؟ تۆ پاڵەوانی وەرزی ڕابردوویت. تەنها ئەمە بەسە بۆی کە تۆ ئەمانە نەکەی بە بیانوو. تۆ ئەبێ بیت غەسپە لەسەری یاریکی باشکەی و یاریکی گەورەکەی و یارەکانیش بەریتوانێ. بیان و هێنانەوە نییە. چونکە تۆ پێگاتەیەکی بیستیاریزانی و لە بەردەمە ئەگەر تۆ بەم پێگاتەیە ڕازینی دەست لە کار کێشەرە. ئەگەر پێ دوایەم تیپە ڕکابەر نییە نەمە ڕووی دەم لە کارەوە. ئەگەر تۆ پێ دوایەم تیپە ڕکابەر نییە دەست لە کار کێشەرەوە. ئەگەر تۆ پێ دوایە ڤاسکێز ناتوانێت نیو ئەوەی کارفاخاڵە بۆ پێشکەش بکات کێشە بۆ دروستەکە و ڕیال مەدرید گرێبەستێ بۆ ناکە ئەبێ دەست لە کار کێشیتەوە. کە بڕیارت دا بەردەوام بیت دوای مێسە شاشە بیانوە بگری. تۆ بڕیارت داوە لەگەڵم پێگاتەی ڕیال مەدرید تۆ پێ دوایە یاریزانەکانی ڕیال مەدرید هەمووی کواڵیتیان هەیە. مە قسەی کارلۆ ئەنشیلۆتیە. ئەڵێ هەموو یاریزانەکانی ڕیال مەدرید کواڵیتیان هەیە. ئەڵێ تیپێکی زۆر بەهێزمانێ. ئەڵێ ئامادەین بۆ بردنەوەی یارەکان. کەواتە کە دۆڕاندت نەیبیان و بگری بە پێگاتەکە. بری تۆ خۆت خەراری ئەمەداوە. هەموو ڕانەرێکیش هەموو کاتەم قسەی کردو. هەموو ڕانەرێک کە سەرەتای وەرزدەست پێکە لە پێگاتەکەی ڕازیە. ئەگەر نەبێ ناتوانێت لەو پۆستە بەردەوام نابێت. گواردیۆلا بەقەی هەموو دنیا لە پێگاتەکەی ڕازیە و لە کواڵیتی تیپەکانیش ڕازیە بۆیە لەو دۆخە سەختەشا گرێبەستەکەی لەگەڵ مانچستەر سیتی نیوە کردەوە. ئەمە بیانووە. ئانشلۆتیش بیکا بیانووە. ئەو چوار گۆڵەی ڕیال مەدرید کە تۆماری کرد شەوی ڕابردوو بەرامبەر بە ئیشبیلیا چوار گۆڵ بوو کە هەر یەکە و مانایەک هەڵەگرێ. هەر یەکە و تایبەتمەندیە گوەردەکەی. کام گۆڵیانت دەوێت؟ گۆڵی یاری جوڵاوت دەوێت؟ گۆڵەکەی ڕۆدریگۆ و گۆڵەکەی براهیم دیاز. گۆڵی مەهارەی تاکی یاریزانت دەوێت؟ گۆڵی ڤالڤێردی، گۆڵی مباپێ. گۆڵی تاکتیکی دەوێت کە چۆن فەراغ بۆ هاوڕێکە و دروستکەی؟ گۆڵی مباپێ، گۆڵی ڤالڤێردی و گۆڵی ڕۆدریگۆش کە بینیتان چۆن بە هاتن ئەم فەراغە دروست بوو. زۆر گرنگە ئەو شتەی کە تیپ هەوڵی بۆیە و ئامانجی کە تیپ هەوڵی بۆیە یاخود ئەو شێوازەی کە تیپ دەوێت گۆڵی بێت تۆمارکە. من لە یاری ئەتڵەنتا ئاماژەم بە خاڵێ بۆ کردن. وتم شێواز یاریکردنی ئەتڵەنتا مان تومانە، واتە هەر یاریزان و مراقبەی یاریزانی خۆیەکە. ئەگەر بێلینگهام بێت تۆپ تەوزیعەکە دیڕۆن لەگەڵ یایە. ئەگەر یعنی بۆ نمونە ڤالڤێردی بێ بە هەمان شێو یاریزان لەگەڵ یایە، ئیدرسۆن لەگەڵ یایە. ئەگەر ڤاسکێس و یاخود فرانگارسیام تۆپانە وەرگرن بە هەمان شێوە دیکاتلێری و لوکمان ڕاستەوخۆیریشیان سەر دەکەن و تۆپەکان وەردەگرن. لەم حاڵەتەیە چییە؟ تۆ بێ ئەو یاریزانەی کە چاودێری لەسەرنی. ڤینیسیۆس جۆنیۆر لەلایەن دیمیستیەوە لە دڵی بەرگریەوە چاودێریەکە. کاتێ ڤینیسیۆس یەتە ژمارە 6 ڕیال مەدرید تۆپەکە وەردەگرێت دیمیستی لێوە دانابەزە بێم تۆپە وەرگری. بەڵکو لە شوێنی خۆی ئامێنێتەوە. ئەو کاتە ڤینیسیۆس لێرە بە ئیسراحەت تۆپەکە وەردەگرێت ئەنجە لایەنە تاکتیکیەکە چۆن پلانیان بۆ گۆڵکردن داناوە تۆپی درێژ بۆ بێلینگهام بۆ پشتی بەرگریکانەکان گۆڵ تۆمارکردی کە بینیتان یاری ئەتڵەنتا 6 حاڵەت ئەم جارە ئەمە دووبارە بوو. وام یاریشتان بینی یاریش بیلیە. بۆیە من لای من ئەم خاڵانە تایبەت بوون کە لە بەرنامە ئەمڕۆ قسەی لەسەرکەم و ئەمڕۆژ ئینتەر میلان یاریشی تایبەتمەندی هەیە. کاک محەممەد دەڵێ ئەنچیلۆتی مەترسی لەسەرانە مەترسی لەسرە بەوەی کە جارێکی تر نازناوی چامپیۆنز لیگ و لیگە بۆ ڕیال مەدرید بەرێتەوە. خواتان لەگەڵ.